عدالت لەگەڵ خەڵقە، ئەو خەڵقەی کە خوا خەڵقی کردووە لەسەر زەویە پێویستە ئێمە عادل بین لەگەڵیانە دادوەر. ئیتر بە پێی ئەوەی کە هەتەی سە تۆ پیاوی ماڵی خۆتی وانە تەنها پاشای عیلەکەی خۆتی، پاشای ژنەکەتی، ژنەکەت نایب ڕئیسە، تۆ ڕئیسی، ئەو نایب ڕئیسە، مناڵەکانیش ئەندامەکانی ناوماڵتن. تێگەی؟ ئیتر تۆ ئەمە مەلیکایەتەکەی تۆ مەلیکی ماڵی خۆتی کاکە، تۆ پاشای قەت خۆت بەکەم مەزانە تۆ پاشای. ئێ باشە پاشا گیان خۆ ئەبێ عادل بی لەگەڵ ئەندامەکانە، وانە تۆ لەگەڵ خۆتە ئەبێ عادل بی و لەگەڵ ئەندامەکانی ناوماڵیش تا ئەبێ عادل بی، وانە ئیتر بە پێی ئەوە هاتە تۆ لە ماڵەکەی خۆتە ئەبێ عادل بی. لەسەرەوە ئەگەر تۆزێ خوا شتێکی پێدایی بوویتە مدیری دائیرەیەک، وانە مامۆسای مەکتەبێکی بڕێتە لەبەر زیاترا لە بەردەستە، تۆ ئەبێ عادل بی، نابێ دەرەجەی ئەم کە ببینی ئەمە دەرەجەی کێنا ئەوش نابێ لەبەر خاتر خزمایەتی، لەبەر خاتر عەشرەتایەتی، لەبەر خاتر کوڕ و باوکی، لەبەر حتا ئیسە کوڕەکەی خۆت لە مەکتەبەکە نابێ دەرەجەی زیاتری بیتێ. عەدالەت وایە فەرق بینی ئەوانە نەکەی لە بەردەستان. هەروەها ئەبیتە مدیری مەکتەبێ لە بین مامۆساکانە نابێ فەرق بکەی، هەروەها ئەبیتە مدیری ناحەیەک ئەبێت فەرق نەکەی لە بین ئەو خەڵکە گشتی وەک یەک خزمەتیان بکەی، هەروەها بە هەمان شێوە تا ئەبیت بە ڕئیسی ئەم وڵاتە، ڕئیسی ئەم وڵاتە ئەبێ زوڵم بکە، ئەمانەتەکەی ئەو قورسترە، ئەبێ عادل بێ، ئەبێ فەرقی بینی کوڕەکەی و کوڕی خەڵکتر نەکە، کچەکەی و کچی خەڵکتر نەکە، نابێ پارە و سەروەتی ئەم وڵاتە بۆ خزم و کەسوکار و نەوەکەی خۆی بووە، نابێ تعدا بکە لە خەڵک، نابێ فەرق بکە لە بینی خەڵکە، نابێ بیر لەوە ئەبێ بیر لەوە بکاتەوە کە ڕۆژێ ئەو خەڵکە موچەیان دوا بکەوێ یەک ڕۆژ، لەوانەیە یەک ڕۆژ ئەو موچە دوا بکەوێ، لەوانەیە خەڵکانێکە بن تو ئافرەت هەبێ، لەوانەیە بە چاوەڕوانی ئەو ڕۆژە بێ، خۆی گرێتە ئەو ڕۆژە بێوەژنە هیچی نییە، لەوانەیە ئەگەر تۆ موچەکە یەک ڕۆژ دوا بکەی ئەو تووشی زینایە بێ، لەوانەیە زەلامێک هەبێ شرم کا لە خەڵک داواکە نەخۆشە، احتیمالە یەک ڕۆژ موچەکەی دوا بکەوێ، احتیمالە کابرا بمرێ، ئەمە هەمووی لەسەر تۆیە. ئیمامی عومەر عادلترین حاکمی ئیسلام ئەوە ڕوونەکات و ئەفەرمێ من ئەترسم خوا محاسبەم کە ئەگریا ڕۆژێک ئەگریا سەحابەکان وتیان بۆ ئەگری خۆ تۆ ئەوەی تۆ ئەیکەی کەس نایکە، فەرمی والله ئەترسم لە شوێنێکە جادەیەکم ڕێک نەخست بێ، حیوانێک بزنێک بەسەریا بڕوا من جوان ڕێکم نەخست بێ، تەختم نەکرد بێ، پێی بخلسکێ قاچێکی بشکێ، خوا لە ڕۆژی قیامەتە محاسبەم بکە لەسەرەوە. والله نازام چی بڵێ، وڵی شەرمەکە قسە سەر بزنی لە ڕێگایەکە لە عێراق، ئیمامی عومەر ها لە مەدینە ئەترسێت جادەکەی ڕێک نەخستێ بێ، قاچێکی پێیەکی بخلسکێ، قاچێکی بشکێ، محاسبە بکرێ لەسەری و ئەشکرێ لەسەری، ئەشکرێ لەسەری، ئای وێنی لێ بکەرەوە محالەمە نازام بێنی فەرقی بینی ئەوە و فەرقی بینی ئەمە. عدالت لەگەڵ خەڵکا زۆر گرنگە بڕێزان، حتى لەگەڵ حیوانات. ئەو ئیمامی عومەر باس حیوانەکە، ها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئافرەتێک نوێژی هەیە چی هەیە ڕاتە جەهەنەمەوە، بۆچی ڕاتە جەهەنەمەوە؟ پشیلەیەکی گردە کردێتە سژنەوە، پشیلەیەکە کاتە سژنەوە لەناو سژنەکە پشیلەکە نانی ناداتیانێت تا ئەمرێ بەهۆی پشیلەیەکە دێتە جەهەنەمەوە، نوێژ و ڕۆژەوە بۆ خۆی کردێتی تەواو ڕاتە جەهەنەمەوە. بیری لێ بکەرەوە کەسی ئەگەر بە ناحەق سجن کراوێ ئێستا تێگەی ماڵە و ناڵەکەی لەولاوە قوڕ کرا بەدە سەرانە حاڵ والله ناسانم، واللهی الحمد لله خوایە بەس نەوێ بەس ئێمە مەسوولی ئاباکانەوە ئاساکەمانین، ئەگەر مەسوولیە بووایە چی بەردەکردایە؟ مەسوولیەت ئاسان نییە، بۆیە خوای تەعالی فەرمێ لە قورئانە قیفوهم ئینەهم مەسئولون، ئەفەرمێ ڕان بوەسێنن ئەمانە مەسئولن، یعنی لیانە پرسرێتەوە، ناکری ئەمە ناکرێت تۆ خەمت نەوێ خەڵکشی بەسەراتێ بەسەراتێ، ئەمرێ با بمرێ، نەخۆشەکەی با نەخۆشکەوێ، شێر پەنجەی تووشە بێ با تووش ببێ، مهمەوەیە من گیرفانەکەم پڕە و خۆمناڵەکانی من برسیان نییە و تێرن. حول ولا قوة إلا بالله.